ئەوەی دەیبینن ئەزمموی چەند ساڵی پەیمانگای سلێمانیە نمرە بەرزەکان هەر لێرەیە. جگە لەمەش کۆلێژە بەرزەکانیش لە پەیمانگای سلێمانی دەبێنرێن. ئەزمموی ساڵی ڕابردوومان لە بەرچاوتانە چەندین کۆلێژی بەرز و سەرکەوتنی گەورە تۆمارکرا پەیمانگاکەمان. خوێندکارانی ئازیزی پۆلی 10 و 11 و 12 بە تایبەتی. ئەگەر دەتەوێت ئەم هاوینەت بە سوود بەڕێکەی، ئەگەر دەتەوێت داهاتوویەکی باش بۆ خۆت بنیادنەی پەیمانگایەک هەڵبژێرەکە جگە لە فێرکردن و تاوکردنی مەنهەج بابەتی پەروەردەی و دەرونی بەلایەوە زۆر گرنگ بێت. مامۆساکان جگە لەوێ هەرزانیاییت بنێ ڕێنیشاندەر و هاوڕێ و ئامۆژگاری کارت بن، ئەزمموی خۆیانت بنێ واد لێکن کە بە تەواوەتی ئامادەوی بۆ ساڵی داهات و ئامادەوی بۆ زانکۆ، ئامادەوی بۆ تاقیکردنەوەی نیشتیمانی. وەکو ئەزانین ئامانجی گەورە بە پلانی گەورە و هەنگاوی گەورە بەدەستێت. ئێمە لە پەیمانگای سلێمانی جگە لەو مامۆسایانی کە باسمان کرد، جگە لەو ژینگە باشە، جگە لە هەموو تایبەتمەندیانە دەفتەر پلانێکی زۆر ناوازەمان بۆ ئامادە کردووین کە هەنگاو بە هەنگاو لە هاوینەوە لەگەڵ تەعابین تاکو ڕۆژی تاقیکردنەوەی نیشتیمانی و دواتریش. لێرە فێر دەکەین کە چۆن کۆششکی، چۆن هەوڵ بی، چۆن کاتەکانت دابشکی، چۆن دەرونێکی ئاسوودە دەبێت، چکە خاڵی سەرکەوتن لە پۆلی 12 دەرونێکی ئاسوودەیە نەک کۆششی زۆر. ئێمە لێرە فێر دەکەین کە کاتی کەم و ئەنجامی باشترین دەستکەوتە بۆ تۆ. سەردانی پەیمانگای سلێمانی کە و بەشداری خولەکانکە. ئەم ئۆفەرش بێ بەرامبەرە بەشی ڕاوێژکاری دەرونی دەتوانی ئەم سوودەم بابەتانە ببینی. پشترینەکان لە پەیمانگای سلێمانی بۆیە ئێرە هەڵبژێرە. سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین.